ئەم دیاریانە ڕێکخراوێکی خێرخوازی ئەمریکی بۆی ناردوون. ئەمە بەڕێوەبەری پەیوەندیەکانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستانە. بە درێژایی چەندین کابینی ڕابردوو وتەبێژ یان دەستەڕاستی وەزیرە یەک لە دوای یەکەکانی ئەو وەزارەتە بووە. ناردووە ڕێکخراوەکە ناوی ڕێکخراوی سەمەریتان پێرسە. با پێی ئەم ڤیدۆیە مەریوان نەخشبەندی بەڕێوەبەری پەیوەندیەکانی وەزارەتی ئەوقاف ناڕاستەوخۆ وەک نوێنەر و نێردرا و نامەبەری ڕێکخراوێکی مەسیحی تەبشیری قسە بۆ ژمارەیەک منداڵی کوردی گوندنشین دەکات و دیاری ئەو ڕێکخراوەیان پێدەگەیەنێت و ئامۆژگاریان دەکات. ئەو مناڵەکان چوونەتە بازار چیان حەز لێ کرد بێت حەزیان لە هەر شتێک کردوێت. بەڕێوەبەری گشتیەکەی وەزارەتی ئەوقاف بەوە ناسراوە زوو هێرش دەکاتە سەر ئیسلامیەکان تانە لە بانخوازان دەدات و ڕەچاوی پیرۆزی و هێڵە سوورەکانی گەلی کوردی پابند بە ئاینی ئیسلامەوە ناکات. ئێستاش کار گەیشتووەتەوەی کە بانقەست و بە بەرچاوڕوونیەوە باشکرا بەسەر ڕێکخراوێکی مەسیحی تەبشیریدا هەڵدەڵێ پەیامەکانیان پەخش دەکات و دەبێتە دەمڕاستیان. ڕێکخراوی سەماریتان پێرس کە مەریوان نەخشبەندی هەوڵ دەدات لە بەرچاوی منداڵانی کوردستان جوانی بکات با پێی پێناسەی ویکیپیدیا ڕێکخراوێکی مەسیحی ئینجیلیە وەکو بەشێک لە کاری سەرەکیان کە بڵاوکردنەوەی ئاینی مەسیحیە. ئاوکاری مرۆیی پێشکەش دەکەن لە ساڵی 1970 لەلایەن دوو قەشەدا مەزراوە و ئێستا زیاتر لە 100 وڵاتی جیهان تیایدا کار دەکەن. ڕێکخراوە ئەمریکەکە داهاتەکەی 1 ملیار دۆلار و سەرنجی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە دوای ساڵی 2003 بە تەواوەتی لە عێراق و هەرێمی کوردستانی موسڵمان نشین و پابند بە ئاینی ئیسلامەوە جێپێی خۆی کردوتەوە و لا ژێرناوی جیاجیادا و لا پشتی دەمامکەوە بانهێنی سەرخاڵی بڵاوکردنەوەی ئاینی شێوێنراوی مەسیحیە بە تایبەت لە نێو منداڵان و تازە پێگەیشتواندا. ئێستاش بە پلان و پیلان دەیانەوێت بانگەوازەکان لە ڕێگەی بەرپرسێکی وەزارەتی ئەوقاف و لە ژێرناونیشانی هاوکاری و دیاری پەرە پێ بدەن. ئەو وەزارەتەی دەبێ ئەرکی پاراستن و برەودان بێت بە سیما ئیسلامیەکانی هاوڵاتیان. ڕێکخراوە تەبشیری و مەسیحیەکان باگیرفانێکی پڕەوە بەو داهاتەی لا خودی وڵاتانی موسڵمانەوە دەستیان دەکەوێت لە ژێر سای دەسەڵاتی عەلمانی خۆحەشاردرا و لە بەرگی ئاینی و نەتەوەیی و چەواشەکارانەدا دوایەوەی کە ژینی خەڵکیان تێکداوە دەیانەوێت دینیشی بشێوێنن. قسەکانی بەرپرسا باڵاکەی ئەوقافی هەرێم کە بۆ ئەو منداڵانەی دەکات دەچێتە خانەی مێشک شۆردنەوە و هەڵە تێگەیاندنی منداڵان و لادانیان لە فیترەت و بەرەو کەند و دۆڵبەردنی فکریان. ئەمەش متمانەی لە قیوی وڵاتیان با وەزارەتی ئەوقاف ئەوەندەی دیکە لەق دەکات کە لە داهاتوودا چۆن منداڵەکانیان بخەنە بەردەستی کەسانی لەم جۆرە. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە هەرێمی کوردستان پێویست بوو پارێزگاری لە ناسنامەی ڕەسەن و ئاینداریانەی خەڵکی هەرێمی کوردستان بکات نەک عەقڵیەتێکی لەم جۆرە بە بێپەروا پۆستی باڵای وەزارەتەکەی بۆ پەخشکردن و پروپاگەندەکردن بۆ ئاڵمەتی مژدەدەری بەکار بهێنێت. دوورکەونەوە لە شەڕ و ڕقلێبوونەوە و ئەوانە بەگوێ هیچ کەسێک نەکەن کاتێکە بانگەشەکانی مەریوان نەخشبەندی جگەلەوەی کە دژی نەریتە ڕەسەنەکانی کوردانە تەنانەت پێچەوانەی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستانیشە باوپێی لە یاسای وەزارەتی ئەوقافدا ئامانجی یەکەمی وەزارەتەکە گەشەپێدانی هۆشیاری و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری ئیسلامی و پرەنسیپاش کۆمەندەکانیەتی بەڵام هاوڵاتیانی هەرێم مامەڵە و کردارێکی جیاواز لە گفتاریان هەست پێ دەکەن و دەیبینن.